بۆقسەکردنی زیاتر لەسەرم پرسە بەڕێز زانا تۆفیق شۆڕەبەکاری سیاسی لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندایە گفتوگوی زیاترەکەین. بەڕێز زانا تۆفیقم کاتتان باش. لەم ئان و ساتەدا ئەم جۆڵە سەربازیانە چی بوو کە ئێران و تورکیا کردیان؟ بەڵێ پێشێکی سڵاو بۆ بەڕێز دیارە شرۆڤەکردنی ئەم بابەتە پێویستمان بۆیە لەسەر سێ ڕەهەندی جیاواز قسەی لەسەر بکەین. ڕەهەندێکیان پەیوەندیان بە ناوخۆی تورکیاوە هەیە، پەیوەندیان بەو کێشمە سیاسیەیە کە لە نێوان لایەنە سیاسەکانە ئێستا بوونی هەیە، بە تایبەتی ئێستا بەرەو قۆناغی هەڵبژاردن هەنگاو هەڵێنن و بەشێکی زۆری ئەو پارتە سیاسیانە دەیانەوەی شەبرچەی سیاسی بکەن و هەوڵیەوە بدەن لە ڕێگای ئەو ئۆپراسیۆنە سەربازانەوە با بڵێن دەنگەکانیان زیاد بکەن. دیارە لەناو ئەم معادلە سیاسیەیە حیزبی عەدالەت و تەنمیە کە ئێستا سەرۆکی کۆماری تورکیا بڵێن قیادەیەکە دیارە دەیەوێت بە حکمەوەی کە ئێستا قەواعیدی جەماوەریدا باڵێندا هاتۆتە خوارەوە دەیەوێت لە ڕێگای ئەم ئۆپراسیۆنە سەربازیانەوە قەواعیدی قیادی با بڵێن ئەم هێزە سەربازیانی کە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان کردوێتی دەیەوێت دەنگەکانی خۆی لە پەرلەمانی داهاتوودا زیاد بکات. دیارە ئەمە بەشێکە لەو سراعاتە سیاسیانەی کە لە نێوان لایەنە سیاسەکانی دەوڵەتی تورکیادا دروست بووە، بە تایبەتی لە دوای ساڵی 2016 کاتێک کە داود ئۆغلۆ جیابەوە لە ئەردۆغان و حیزبی عەدالەت و تەنمیە بوون بە شەخ بوون بە دوو باڵی سیاسیەوە یا بوون بە دوو فۆرمی سیاسیەوە و بەشێکی تری لایەنە سیاسیەکان هەوڵیەوە دەدەن کە هەیمەنەی حیزبی عەدالەت و تەنمیە لە هەڵبژاردنەکانی داهاتووی تورکیادا کەم بکرێتەوە و جگەل لەوە کە جگەل لەم بابەتی ترەیە کە ڕەهەندی با بڵێن ئیقلیمی و ڕەهەندی نێودەوڵەتیە و ڕەهەندی اقتصادیە. دیارە هەموو ئەم با بڵێن هاوکێشە سیاسیانە وای کردووە کە کۆماری تورکیا لە ئێسادا هەوڵی ئەوە بدا لە ڕێگای ئۆپراسیۆنە سەربازیەکانەوە لە دەروی سنوورەکانی خۆیەوە بە خەڵکی تورکیا بڵێ کەوانە پارێزەری کۆماری تورکیان و پارێزەری فەلسەفەکانی کەمالیستن لە تورکیادا و دەیانوێت لەم ڕێگایەوە بەشێک لە قەیرانەکانی ناو دەوڵەتی تورکیا پەردەپۆش بکەن. بەداخۆ منەڵەم دیارە لە بەرەبەیانی ئەمڕۆدا هێرشێکی گەورە کراوەتە سەر براکانمان لە ڕۆژاوای کوردستانە کە دیارە ئەمە با بڵێن هێرشێکی زۆ دڕندانەیە و نزیکەی 27 کەسی لە هاوڵاتیانی سڤیلی ئەو ناوچەیە شەهید کردووە و زیاتریش لە 47 کەسی بریندار کردووە. ئەوان با بڵێن دەوڵەتی تورکیا بە استراتیجیەک ئەڕوانە ئەو بابەتە ئەوان پیان وایە هەر بوونی با بڵێن هەر قەوارێکی سیاسی لە هەر پارچێک لە پارچەکانی تری کوردستانە بێت دەبێتە خەتەرێکی گەورە لەسەر ئایندەی دەوڵەتی تورکیا. دیارە کامە بیرکردنەوەی بەداخەوە بەشێک لە حیزبە دەسەڵاتدارەکانی ناو دەوڵەتی تورکیا بە تایبەتی حیزبی عەدالەت و تەنمیە کە ئەردۆغان سەرۆکایەتی ئێستا دەکات هەوڵیەوە دەدات لە ڕێگای ئەم با بڵێن تەزدیرکردنی کێشەکانی تورکیا بۆ دەرەوەی سنوورەکانی دەوڵەتی تورکیا لێەوە دەیەوێت جاریکە سەنگی خۆی و توانای خۆی و قەواعیدی جەماوەری خۆی لە ناو دەوڵەتی تورکیادا جاریکە بەهێز بکاتەوە و لە هەڵبژاردنەکانی داهاتوودا جاریکە سەرکەوتن بەدەست بێنێتەوە. بەشێکی تریش بەڕاستیە گەڕێتەوە بۆی کە دەیانوێت مەسلەی هێرشکردنی ئەمڕۆ کە بۆ سەر با بڵێن گەریلاکانی پەکەکە کراوە و سنوورەکانی هەرێمی کوردستانیشان با بڵێن بەزاندووە نەک تەنیا ڕۆژاوای کوردستانە. ئەردۆغان دەیەوێت لە ڕێگای ئەو پەیامەوە بە وڵاتە ئیقلیمیەکانیش بڵێتەوە بە وڵاتان با بڵێن زلێزەکانی دنیا بڵێتەوە کە تورکیا هێزیشی گەورەیە و دەتوانێت دەورێکی کاریگەر ببینێت لەسەر ئاسی نێودەوڵەتی و دەبێت حسابی بۆ بکرێت بە تایبەتی بۆ دیدگایی کەوان بیری لێ دەکەنەوە کە دەیانوێت جاریشیکە مەسلەی ئیمپراتۆڕێتی عوسمانی بگەڕێتەوە و ئێستا ئیتیفاقەتی لۆزانەوەی کە بۆ 100 ساڵە چێت خەریکە کۆتایی پێدێت دەیانوێت جاریکە بە جۆریکە فۆرمەلەی و ئیتیفاقە بکەنەوە و دەسەڵات و نفوسی دەوڵەتی تورکیا لە ناو عێراقا و لە ناو سووریادا زیاتر بێت و هەوڵێەوە بدەن هەر قەوارەیەک لە هەر پارچەیەشی ئەو وڵاتانەی کە کوربوونیە وجودی تێدایە دروست بکرێت ئەوان بە خەتەرێکی استراتیژی و ئەمنی قەومی خۆیان دەبینن و هەوڵی تێکدانیە دەنن و باشترینش لێدوان کە تورکیا دەڵێت ئەم هێرشانە وەڵامێک بووە بۆ ئەو هێرشەی لە نێو ئیستانبوڵدا ئەنجام درا و تەقینەوەی لە ئیستانبوڵ ئەنجام درا. بەڵام وتەبێژی پێشووی هێزەکانی هاوپەیمانەتی نێودەوڵەتی لە عێراق دەڵێ تورکیا لە 2019 ئەم پلانەی هەبووە کە هێرشکەوە پێشتان وایە هێرشەکان ببن بە زەمینی یان هەر بەم شێوەیە دەمێنێتەوە؟ خۆی حقیقەتێکی من حەزەکەم لێرەدا باسی بکەم مەسلەی تەقینەوەکەی چەند ڕۆژی ڕابردووی ئەستەمبوڵ کە لەلایەن ئەحلام بەشیری و ئەو ئافرەتی کە دەزگیریان کرد کە ئەمە سووریە و گوایە لە
کۆبانیەوە باڵین دزەی کردواتۆتە ناو سنوورەکانی تورکیاوە بەشێکی زۆری ئەوساتەکانی ناو حتا ناو دەوڵەتی تورکیادا لێدوانەکانیان جیاوازە سەبارەت بەم بابەتەوە بەشیشیان دەڵێن ئەم بابەتە وا ڕێکخراوە لە ناو بەشێک لە ئەو حیزبانی کە چەبرچە دەکەن لە ناو دەوڵەتی تورکیادا بۆ پەرلەمانی داهاتوودا ئەڵێ بەشێک ئەوانە ئەمە طبعاً زانیاری دزە پێکراوە باز دەکرێت لە لایەنێ بەشێک لەوانە ئەو لایەنانە ئەم تەقینەوەیان ئەنجامدا بێت و ئەم تەقینەوەیە پەیوەندی بە با بڵێن یەپەژە و یەپەکەکە ئەوانەوە نەبوو بێت کە تورکیا دیعایی بۆ کاتەوە دەڵێ ئەحلام بەشیری ئەوان نردویانە بۆ تەقینەوەکە و تەنانەت لێدوانی وەزیری ناوخۆی تورکیا سلێمان سۆیلۆ کە وا دەڵێت و لە دوایەوە با بڵێن وەزیری دادی تورکیا لێدوانەکە بە جۆری چکە دەداتەوە بەشێکی تیژ لە ئەوساتەکانی تورکیادا ئەڵێن مەسلەی ئەم تەقینەوەیە بابەتێکە لە ناوخۆی تورکیادا دروست بووە واتە زانیاریەکان بۆ ئاراستەیە هەنگاوەڵێنن کە لەلایەن لە دەروی سنوورەکانی تورکیاوە مە ئاراستە نەکراوە و دەیانەوێت بە پاساوی ئەمەی کە با بڵێن ئەم بانیە تۆپبارانی ڕۆژئاوای کوردستانیان کردەوە بەشێکی زۆری سنوورەکانی هەرێمی کوردستانیان کردووە گوایە ئەمەیان کردووە بە پاساوێک بۆەوەی با بڵێن ئۆپراسیۆنە سەربازەکەی خۆیانی تێدا بە ئەنجام بگەن بەڵام بەشێکی زۆری ئەوساتەکانی دەروی دەوڵەتی تورکیا تاکید لەسەر ئەوە دەکەنەوە دەڵێن ئەم تەقینەوەی کە ڕووی داوە لە ناو ئەستەمبوڵە بابەتێکی تیرۆریستی نەبووە لە دەرەوەی دەوڵەتی تورکیادا بنێرێتە ناو دەوڵەتی تورکیاوە یاخود پەکەکە یاخود یەپەکە یاخود هەل ئەو لایەنە سیاسیانەی کە بەشێکن لە پارتی کرێکارانی کوردستان لە سووریادا وجودیانەیە دەڵێ لەلایەن ئەوانەوە نەبووەوە لە عینەن کاتیژە هەم پەکەکە هەم با بڵێن سوپای دیموکراتی لە ناو وڵاتی سووریادا و لە ڕۆژاوای کوردستانە جارێکە باسیەوەیان کردەوە کە ئەوان لە دوو لە نزیکی پەیوەندیان بۆ تەقینەوەیەدا نەبووە کە لە ئەستەمبوڵ ڕوویداوە و شێوازی دەستگیرکردنی ئەحلام بەشیری کە کاتێک باز دەکرێت شێوازی دەستگیرکردنەکەی و ئەو ڤیددیویانی کە دەوڵەتی تورکیا کردوێتی بە بەڵگەیەک لەسەر ئەو تەقینەوەی کە لە ناو ئەستەمبوڵا کراوە هەموو ئەو چاودێرە سیاسیانە یاخود ئەو چاودێرانەی کە لە مەجای هەواڵگریە ئیش دەکەن دەڵێن ئەو ڤیددیویانی کە بڵاو دەکرێتەوە ڤیددیویەک نییە کە با بڵێن بەڵگەیەکی ئەوە بێت کە ئەم ئافرەتە ئەم کارە تیرۆریستی بە ئەنجام گەیاند بێت بەشێکی زۆری چووکم باز لەوە دەکات دەڵێ ڤیددیۆکان کە باز دەکرێەوە پیشان دەرێ ڤیددیوەکە کە بۆ بیزەبەت متابعی ئەم ئافرەتە دەکرێەوە ئەم ئافرەتە ماوەیەکی زۆر لەم شوێنەدا دادەنیشێ دوای شوێنەکە بەجێ دێڵێ واتە منەمێ لێرەدا بڵێم بەشێکی زۆری ئۆپراسیۆنەکەی کە دەوڵەتی تورکیا بە ئەنجامی گەیاندووە ئەمە پلانێکە پێشوەخت کە داڕێژراوە بەتایبەتی لە ئێستادا کە دەوڵەتی ئێرانیش با بڵێن فشارێکی گەورەی خسۆتە سەر ڕۆژهەڵات و بە بەردەوامی تۆپبارانی هەرێمی کوردستانەکە لەگەڵ ئەمەی کە دەوڵەتی تورکیادا لە ئێستادا بە ئەنجامی گەیاندووە هەردووشیان بە ئیتیفاقێتێکی ژێربەژێر وا دەڕێکەوێت کە ئیتیفاقێتێکی ژێربەژێر کرابێت لەلایەن هەردوو وڵاتەکەدا بۆ ئەوەی فشارێکی گەورە بخەنە سەر هەرێمی کوردستان و لە ناو سنوورەکانی هەرێمی کوردستانە جاری کە وا پیشانی هەرێمی کوردستان بدەنەوە کە هەر یارمەتیەک ئەگەر بەرامبەر بە ڕۆژهەڵات یاخود بە ڕۆژئاوا بەرامبەر بە براکوردەکانی ئەو دوو پارچەیە بکرێت ئەوە هێزە بڵین دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێرانی فشارێکی گەورە دەخاتە سەر هەرێمی کوردستان چونکە ینی باشترین بەڵگە لە کۆبوونەوەی بڵین مەنامەدا کە باز لەوە دەکات ڕێخەری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوازا بری مەکگۆرک باز لەوە دەکات ئەڵێ تا ئێستا ئەو دەوڵەتی ئەمریکا زانیاری لەسەر ئەوە نییە کە ئەحلام بەشیری پەکەکە ناردبێتی یاخود لە دەرەوەی سنوورەکانی دەوڵەتی تورکیاوە داڕی دەوڵەتی تورکیا کرابێ بۆ ئەم کارە بۆیە ئەمە باشترین بەڵگەیە بەڵێ لە پێشتر ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم چکە کاتم زۆر کەم ماوە پێشتر کە تورکیا باسی هێرشیە کرد بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئەمریکا و رووسیا دەهاتنە دەنگ و دەیانوت هیچ کامیان گڵۆپی سەوزیان بۆ ئەڵا کرد بەڵام ئەم جارە هێرشەکەی کرد و تا ئێستاش رووسیا بێدەنگە پێتان وایە ڕێکەوتێکی ژێربەژێرە بوو بێت بەڵێ خۆی هەوڵێک هەیە لەلایەن وڵاتی رووسیاوە لە بینی لە نێوان بڵین رووسیا و تورکیا و سووریادا دەیانەوێت تورکیا و سووریا پەیوەندیەکی جاریکە دیبلۆماسی لەگەڵ یەکتریا دروست بکەنەوە و هەوڵێکی زۆر هەیە و بەشێکی لەوەی کە رووسیا بێدەنگە لە بابەتەکە و هەم ئەمریکاش کە بێدەنگە لە بابەتەکە پەیوەندی بەو ڕێکەوتنەوە هەیە کە با بڵین سووریا هەوڵی لێکنزیکردنەوە و تەفاوم و تێگەشتنێک لە نێوان دەوڵەتی سووریا و دەوڵەتی تورکیادا دەدا وا پێدەچێت یعنی با بڵین هاوکێشە سیاسیەکان یاخود شرۆڤە سیاسیەکان و دیدگا سیاسی و ڕوانگە سیاسیەکان وامان پێ دەڵێن کە ئەو ڕێکەوتنەی کە رووسیا کەوتوتە نێوان
تورکیا و سووریاوە پێ دەچێت پەیوەندی بەوە بێت کە هەم رووسیا گڵۆپی سەوز یعنی بێدەنگە لەم بابەتە هەم وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش بێدەنگە لەم بابەتە هەرچەنە منەمێ بەڕاشکایی قسەیەگەی بیکەم ئەمە طبعاً نزیکەی 150 جار دەوڵەتی تورکیا سنوورەکانی هەرێمی کوردستانی بەزانۆ و تۆبارانی کردون لە بەرامبەر ئەمەدا نە رووسیا نە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەڵوێستیشی جدیان نەبووە لە بەرامبەر دەوڵەتی تورکیادا وەستۆ بە دەوڵەتی تورکیا بکەن کە نابێت سنوورەکانی هەرێمی کوردستان بەزێن و بێنە ناو هەرێمی کوردستانەوە وا پێ دەچێت دیدگا سیاسیەکان و ڕوانگە سیاسەکان وامان پێ دەڵێن وا پێ دەچێت کە ئەمریکا و رووسیا گڵۆپی سەوزیان بۆ دانەگیرسانون بەڵام لە بەرامبەر ئەوەشدا بێدەنگیشان هەڵبژاردووە لە بەرامبەر هەر ئۆپراسیۆنێکی سەربازی کە دەوڵەتی تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان دەیکا. بەڕێز زانا تۆفیق شرۆڤەکاری سیاسی لە ستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ بەڕێستان.